چەندەتانەوت هەیە لە گەورە ساڵەکان بیستۆ کە ڕۆڵە جان نەک بیستۆ دەڵن خۆشەویستی ڕاستەقینە قەت پێک ناگا ئەگەر پێگەیشتبان لەیلی و مەجنون بیژەن و منیژە شیرین و فەرهاد یەسق و زوڵەیخا خۆلەت مێژوودا ساز نەدەبوون خوددا وای کردۆ ئەوانەی کە عاشقن عاشقی ڕاستەقینەن قەت پێک ناگەن ئەنگۆژە و پرسیارەتان بۆ هاتۆتە گۆڕێ کاڤەڵ بۆچی ئینسان بە عیشقە ڕاستەقینەکەی خۆی ناگا بە دووهەم جیاوازی عیشق و خۆشەویستی سەندە چیدایە بۆچی ئەمە لەگەڵ زۆر کەسان مەسەڵەن پەیوەندیمان هەبوو بەر لەوەی کە ئیزدواجێ بکەین لەگەڵ 5-6 نەفەران پەیوەندیمان هەبووە پێکەوە خۆشیش بووین وەلی یەکیان فەرامۆش ناکرێ یەکیان زۆر عەجیب و غەریبە یەکیان دەڵێ هاتۆ دە ڕوح و ڕەوانتدا جێی خۆی کردوتەوە و ناچێتە دەرێ یا دۆست و بەرادەرت دیوە کە زۆر پەرۆشان و ناڕەحەت بێ و ئەتۆ وەکو هاوڕێیەک دڵخۆشیت داوەتەوە کتوتە کاکە یادادی من وا دەکەی خۆ دنیا قاتی نەهاتۆ خۆ هەر ئەوە ژن نییە خۆ هەر ئەوە پیاو نییە ئەو هەموو کەس بەشەرەی دیکە لا کۆمەڵدان و لە دنیادان و عاشق دەبیوە خۆش دەبیوە زۆر زار تۆ حەولیشت داوە دەگەڵ کەسانی دیکە قسەت کردو پەیوەندیت گرتوتەوە هەتا زواجت کردو وەلی هەر کتوتە نا نازانم ئەو هەستەی کە بەرامبەر ئەو کەسەم هەبوو ئەو جوورێک کە دڵم بەوی خۆش بوو بەوە نەخۆش نییە لەو ڤیدۆیەدا جوابێ پرسیارەتان دەدەمەوە کە بزانین بۆ چی وایە و ئەسڵەن جیاوازی عیشق و خۆشەویستی لە چیدایە تاخری ڤیدۆ دەگەڵم بە سیمەنی پەریزانم کارناس و دەروونناس لە خزمەت و داهام ئەو لاپەڕەم داناوە بە بەو هومێدەوە ئەو ڤیدۆیانە تۆمار دەکەم کە هەر ڤیدۆی من خاڵێک بێ وەک ڕووناکای یەکە ژیانتانی پێ گەشت بێتەوە چەند ڤیدۆیەکە کە بۆ مەرجەوە دەستم پێ کردو بۆ ئامانجەوە تۆماریان دەکەم کە جوابی پرسیارەکان و وەڵامی پرسیارەکانی بۆ بدەمەوە بە خۆشەویستان دەستخۆشبوونەتان لێ دەکەم پرسیارم بۆ دادنێن کامنتی جوانم بۆ دادنێن تەک تەکیان دەخێنمەوە دەست و ماچ دەکەم چاو ماچ دەکەم و جوابی هەموو پرسیارەکانیش دەدەمەوە شکر پرسیارەکان زۆرن وەلی دڵنیا بن کە جوابی تەکتەکی پرسیارەکان دەدەمەوە ئەتۆ خۆشەویستیش کە تازە هاتوویات ئەڤڵین بارە ڤیدۆکانی من دەبینی پێیجەکەم سابسکرایب کە ئەگەر ڕۆژێک تۆش پرسیارێکت هەبوو زۆر زوو بتوانی لاپەڕەکەم بدۆزیوە و پرسیاری خۆت بکەی و ئەمیش بە دڵنیاییەوە جوابت دەدەمەوە ئەو خۆشەویستەمان پرسیاری کردو کە بۆچی بەرابەر کەسێک هەستی دڵەڕاوکەم هەیە دەستولاقی خۆم بن دەکەم تا پێشی قەلبم دەچێتە سەرێ و ئەو شتە بوو بەوەی کە ئەمن ئەو ڤیدۆی بۆ تۆمارکەم و ئەو پرسیارە جواب دەمەوە ئەوە دقیقەن بەحسی وەیە کە جیاوازی عیشق و خۆشەویستی چە زۆر زارمە بۆ خۆمان پێمان خۆشە بزانین ئەو کەسێک کە ئەڵان قسەی دەگەڵ دەکەین ئایا خۆشمان دەوێت یا ئەو عیشقەیە کە ئەگەر بڕا جەرگمان دەتەزێ ئەگەر بەدەستی نەهێنین تا ئاخری عومرمان دەبێت تاوانی بدەین لێرە نیشانەهایە کە پێ دەڵم کە زۆر زوو خۆت بناسیوە یعنی بزانی کە ئەو ئان کە خۆشی لەو ئینسانە دێ ئایا عاشقی یا خۆشت دەوێت نیشانەکانی زۆر ئاسایی لێرە بینی سەر ئەوەی کە کاتێک کە ئەمە خۆشیمان لە یەک نەفەر دێ لە پێشدا ئەڤڵی نیشانە جەستەتە ئەگەر لە دیتنەکەی لە کنبوونەکەی لە قسەکردنەکانتدا دەگەڵی دەستەت هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردا نەهات هەرو جوورەی کە کەسایەتەکانی دیکە و مرۆڤەکانی دیکە دەبینی هەر ئاوە ڕیلەکسی و هیچ هەستێکە تێدا ساز ناکە بەس تۆ ئەو نەفەرەت خۆش دەوێت بە ئەمما ئەو دەم بۆ خۆشت دەوێت شاید کەسایەتێک هەیە کە پێت خۆشە دایک و بابت لێت ڕازی بن بەچووی کەسێکت هەڵبژاردۆ کە دایک و بابت تائیدی دەکەن یا کەسایەتێکت هەیە کە پێت خۆشە ئەو مرۆڤە جوان بێ ئەو مرۆڤە دەوڵەمەند بێ ئەو مرۆڤە ئینسانێکی سەرۆزماندار بێ ئەو مرۆڤە ئینسانێکی بێستا خۆش سەفەر و گەشت و سەیران بێ ئەو دەم نیشانەی دووەم ئەوەیە کە ئەو شتانەی کە تۆ پێشتر مەرجت دانابوو بۆ خۆت کە لە داهاتوودا لەگەڵ کەسایەتێکی وا پەیوەندی دەگرم لەو مرۆڤەدا هەبوو بزانن کە خۆشوو دەبێ باو عیشقەیکە لێ دەگەڕان بەدەست و نەهێناوە بە زۆر زار ئینسانەکان یعنی زۆربەی ئینسانەکان لەگەڵ ئەو کەسێک کە خۆشیان دەوێت ازدواجە دەکەن ئەمە دلیلەکەی چێ لەوە نییە کە خوددا دژمناتی هەیە و بەمە بەخۆش عیشقا ڕاستەقینەکانمان ناگەیەنێ کاتێک ئەمە خۆشیمان لە یەک نەفەر دێ و عاشقی نەبووین چونکە جەستەمان یارمەتی دەدا منطق و هۆشمان یارمەتی دەدا جوانترین کەسایەتیەک کە بە کوردەواری خۆمان بتوانین تەرەفی پێفری و دین لە خۆمانی نیشان دەدەین وتەکانمان منطقین ئاکارەکانمان ڕێک و پێکن هەموو هەر کاتێک کە دەگەڵ ئەو ئینسانە ڕوبەڕوو دەبین بە جوانترین شێوازە جوڵینەوە بە زۆر تەبیعیەکە و ئینسانەش خۆشی لەمەدێ و ئەگەر ئەویش ئەو شتانەی کە دەیهەوێت لەمەدا بیدۆزێتەوە زۆر بەڕاحەتی ئەو پەیوەندیە سەرنجام دەگرێ و وەزواجە دەکەن بە شتەکە حەل دەبێ ئەمما
ئەو کاتێک کە عاشق دەبینچە جیاوازێکمان هەیە بەوانە ڕاخۆت بناسەوە ئەگەر بەرابەر و کەسایەتیە هاتی و لە پێش ئەو مرۆڤە ڕاوەستایی و لە پڕا دڵت سەب تون لێیدا جانەدارەکەی کرد بە تەتەپەتە کەوتی نەتوانی بتە بڵێ ئەسڵ قسەهایەکی زۆر ببەخشن خۆڕ و بێسەر و بێڕێوجێت کرد ئەگەر دوای بێ کە ئەو لەو نەفەرە ڕەت بووی و کتت ئەرێ بوام کرد خوددا ئەلعان چە هەستێکی نیسبەت بەرابەر من هەیە دڵم بۆ ئاوای لێدەدا بۆ ئاوا پەشۆکابووم بۆ ئاوا تێکەڵم کرد بوو دەبێ بڵم کە بەڵا خۆشەویستمە تۆ عاشق بووی ئەوە ئیشقەکەتە دومین نیشانەکەی ئەوەیە کە ئەلبەتە نیشانە ئەسلیکەی هەر ئەو ئاڵوگۆڕەیەکە لە جەستەتاندا بە وجود دێ ئەوەی کە ناتوانانی پێش لێدانی توندی دڵت بگری ناتوانانی بتەکانت ڕێکوپێکەی ناتوانانی هەستێکی خۆشی دەدا ساسکەی وە بە ناشیاوترین و ناحەستترین کەسایەتی کەسن تێدانێ بەرابری دەجوڵەیەوە ئەوە نیشانە ئەسلیکەیتی نیشانە فەرعیکەی ئەوەیە کە زۆر جار ئەو کەسێک کە تۆ ئاوا عاشقی بووی ئیتفاقەن جیاوازە دەگەڵ تەواوی ئەو مەرجانەی کە بۆ ژیانت بۆ هەڵبژاردننی شەریکی هاوبەشی ژیانت هەڵت بژار یعنی تمشا دەکە پێت خۆش بۆ جوان بێت تەڕەف جوان نێ پێت خۆش بۆ دەوڵەمەند بێت دەوڵەمەند نێ پێت خۆش بۆ خانەوادەدار و باسەواد و یا بۆ موقعیتی چاک بێ هیچێک لەوانەی نییە وە سێومین نیشانەکەی ئەوەیە کە ئەسەن ناتوانانی بەرابەری منتەقی بجوڵەیەوە بێحەد حەسوودی بێحەد دڵت بە کارەکانی تێکەڵ دەبێ بێحەد زوو هەستەکانت دەبزێ یعنی زوو هەر هەڵدەچی و دەنیشێ و هەر هەڵدەچی و دەنیشێوە و خراپترین شت کە باعث دەبێت کە ئەکسری پەیوەندی کەمیکە لەسەر ئیشق ساز دەبێ بە سەرنجام نەگا لەوەنێک کە دنیا دوژمناتی دەگەڵی هەیە لەوەیە کە ببەخشن دەڵەن عاشق شێت دەبێ شێتبوون منزور چێ خۆڕە بە مەزونیان نەکوتشێت شێتبوون یانی وەیکە زیاتر لەوەی کە تۆ ئەو نەفەرە بۆ لای خۆت ڕاکێشی لە خۆتی دوور دەکەیەوە بەچی چونکە قەت بەرابەری ناتوانانی بتەی ڕێکوپێکی پێ بڵێ قەت لە بەرابەری ناتوانانی منتەقی ڕەفتار بکەی بۆ ئەو هەستانت ئەوەندە کەسایەتی کە و هەستەکانت عەجیب و غەریبن و هەر جارە لە هەوایەکەن کە ئەو نەفەرە کە زۆر زارە و عاشقیمە نابێ یعنی ئینسان دەبێت زۆر خۆششانس بێ لەو هەموو دنیا گەورەیەدا دوو نەفەر هەمزەمان عاشقیەک بن ئەوەیە کە دەڵێن ئینسان تەنانەت یەک جار عاشق دەبێ یەک جار یەک نەفەر دەدۆزرێتەوە کە دەتوانێت دەنگی دڵت وا توند لێ بدا کە بەجێی خۆت بگا و چونکە دەوت سەردەمەدا ئەو نەفەرە بە خۆشەویستی چاو لە تۆ دەکات چاوی لە ئاکارتە چاوی لە ڕفتارتە چاوی لە خوڕەویشتە و تۆ چونکە عاشقی تەواوی ئەوانە نمرەی منفی وەردەگری خۆ بۆ کەسایەتێ لێت جارڕز دەبێ و ڕێگای خۆی دەگرێ و دەڕوا یا هەتا هەر بۆ ئاکارێک کە لێت بە دەردەکەوێ نمرێکی خراپ لەلایەن دایک و باب و ڕەفیقەکانی وەردەگری و ئەوەندەی لە بنجۆی دەخێنن کە بەجێت بێڵە خۆشەویستان بۆچی ئەو باسە گرنگە لەوە بۆ دوای دیتنی ئەو ڤیددیۆی تۆ دووشت لە خۆت حاڵی بی یەک ئەو کەسەی کە ئەلعان هەڵم بژاردۆ ئایا خۆشم دەبێ یا عاشقیم دوو ئەگەر عاشقیم پس نقطە زەعفەکەی بزانم کاتێک کە من عاشقی یەک نەفەر دەبم دەتوانم بە جگایەوەی کە بۆ لای خۆمی ڕاکێشم لە خۆمی دوورکەمەوە پس ئەگەر جەستەت لێیدا جەستەت تێکەڵی کرد جەستەت بەرابەر ئەو نەفەرە ئاڵوگۆڕی بەسەرداهات بزانن بۆ عاشقی و ئینسانن پس دەبێت چ بکەن دەبێت حتمما تراپی بچن حتمما ئەگەر تراپیشتان نەتوانی بچن بە خۆتان دابەرنەوە هەموو جارێ بۆ تەرەفی ڕوونکەنەوە کە باوەڕکەن کەسایەتی من جیاوازە و جوورێک لە حاڵەتی خۆتکار خۆتان بێنە سەر حاڵەتی دەستی یعنی ئەگەر بەرابەر ئەو نەفەرە چویە پێشێ جوان بە خۆت بڵە ئەم چونکە عاشقی و نەفەرم ئەلعان بەدەنم مەغزم هەموو شتێکم تێکەڵی دەکا وەکو دایکێکی سەختگیر لەسەر خۆتان زوو هەست بدەنەوە لە پەیوەندیکەشدا ئەگەر توانیتانەوە ئینسانەی بە قەولی کوردەواری خۆمان سازکەن دە پەیوەندیکەدا زوو بۆ خۆتانی تکرارکەنەوە کە زۆربەی ئەو فکرانەی من ئەو ئاکارەی من لە ئاشقاتی کەم ڕادێ پس نابێ کارێک بکەم کە ئەو حسە عیشقا بە جگای بێ کە تەرەف بۆ لای من ڕاکێشێ لە من دوورکاتەوە بۆ خۆمان زۆرمان دیتۆکە ڕەفیقەکانمان شاید هەر دەخۆماندا یا لا خەزم و کەسەکانماندا کەسانێک کە جاری بە 30 ساڵیش گوزەراوە زواجێکی زۆر پیرۆز و مبارەکیشیان هەبوو زۆر موافقیشیان هەبوو بەڵام هەمیشە ئاخێکی دەچێشن بە بیستنی ئەڤڵین گۆرانێکی دڵتەزێن ئاخێکی دەچێشن بە بارانێکی تون ئاخێکی دەچێشن پس ئینشاءالله دوای سیرکردن و دیتنی ئەو ڤیدۆیە ئەگەر کەسێکتان دۆزی بەکە دەنگی قەلبتانی ئەوەندە بردەسەرێکە جۆتان لێبوو
ئاکار و ڕەفتار و کۆنتترۆل بکەن کە ئیشەڵا ئەنگۆ جزوی ئەو عاشقانە نەبن کە بە خۆشەویستەکان ناگا. خۆشەویستان پیجەکەم سابسکرایبکەن، لایکیکەن، کامنتم بۆ دانێن، چونکە ئەو شتانە گەرمایی دەدا بە من و هەستێکی خۆشم تێدا ساز دەکا و بە دڵنیا من ڤیدیۆی باشترتان بۆ تۆمار دەکەم. تا ڤیدیۆیەکی دیکە خوداتان دەگەڵ.